بەڕێزان سەرۆک و دادوەرانی سەرۆکایەتی دادگای سلێمانی بابەت یاداشتی داواکاری هەموارکردنەوەی یاساکانی سزادانی ئەنجامدەرانی تاوانەکانی ژن کوشتن بە پاساوی شەرەف. ئێمە وەکو سەرپەرشتیار و ئەندامانی دەستەی بەڕێوەبردننی کەمپینی بەسە ژن کوشتن کە پێک هاتووە لە 152 ئەندام کەمپین کە بریتیە لە 48 ڕێکخرا و 102 کەسایەتی و چالاکەوانی سڤیل و بەرگریکار لە مافی ژنان و مافی مرۆڤ داواکارین یاساکانی سزادانی ئەنجامدەرانی تاوانەکانی ژن کوشتن بە پاساوی شەرەف هەموار بکرێتەوە و سزای زیندانی هەتایی بەسەر ئەنجامدەرانی تاوانەکانی ژن کوشتن بە پاساوی شەرەف جێبەجێ بکرێت و بە دوواداچوون بۆ دەستگیرکردنی تاوانبارانی کەیسی ژن کوشتن بکرێت لە بەڕێوەبەرایەتی پۆلیس و دام و دەستگا پەیوەندیدارەکان و ئێمە پێشنیارەکەین بۆ ئێوەی بەڕێز کە لیژنەیەکی بە دوواداچوون بۆ یەکلاکردنەوەی کەیسەکانی ژن کوشتن بە پاساوی شەرەف و پارێزگاریکردن لە ژنان و کچان کە ڕەشەی کوشتنیان لێکراوە و کە لە ناو شێڵتەرەکانن دروست کرێت بە سەرۆکایەتی دادوەرێک لە سەرۆکایەتی دادگای سلێمانی و ئەندامەتی نوێنەرێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەندامەتی نوێنەری کەمپینی بەسە ژن کوشتن و ئەندامەتی نوێنەری بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانی و ئەندامەتی نوێنەری بەڕێوەبەرایەتی کار و کاروباری کۆمەڵایەتی سلێمانی و ئەم لیژنەیە بە بەردەوامی بە دوواداچوونی هەبێت بۆ یەکلاکردنەوەی کەیسەکانی ژن کوشتن لە دادگاکان و چاودێریکردنی ڕەوشیە و ژن و کچانەی هەڕەشەی کوشتنیان لەسەرە لە شێڵتەرەکانن. بەداخەوە دیاردەی ژن کوشتن بە پاساوی شەرەف و توندوتیژی دەست بە ژنان لە هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی مەترسیدار زیادی کردووە بە شێوەیەک بە پێی ئامارەکانی دەستگا پەیوەندیدارەکان لە ماوەی 10 ساڵی ڕابردوو لە ساڵی 2010 تا 2020 502 ژن کوژراون بە پاساوی شەرەف و 5878 سکاڵا لەلایەن ژنانەوە تۆمار کراوە کە توندوتیژیان بەرامبەر کراوە و پێویستە هەمومان وەکو ڕێکخراوەکان و ئێوەی بەڕێز و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی نەتەوە یەکگرتووەکان کامیشە هاوکار و هەماهنگ و پاڵپشتی بەرگریکاری مافی ژنان و مافی مرۆڤ بوون لە کوردستان و عێراق و هەموو جیهان وەلایەنە پەیوەندیدارە حکوومیەکان و کەناڵەکانی ڕاگەاندن ئەبێت بەرپێرسایەتی پارێزگاریکردن لە ژنان و کچان بخەینە ئەستۆمان و هەوڵی بنبڕکردنی دیاردەی ژن کوشتن بە پاساوی شەرەف و ئەنجامدانی توندوتیژی دژ بە ژنان و کچان بدەین بە پێی پلان و استراتیژیەکی زانستی و کۆمەڵایەتی گونجاو و هیوادارین بە هەوڵ و ماندووبوونی هەمومان بگەینە ئەنجام بە پیرۆزەکانمان بۆ پارێزگاریکردن و بەرگریکردن لە مافی ژنان کە هەوێنی سەرخستن و پێشکەوتنی سۆسایەتی کوردستان و پەروەردەکردنی نەوەکانی داهاتوو مای شانازیمانن. ڕێز و حورمەتمان قبولکەن سەرپەرشتیار و ئەندامانی دەستەی بەڕێوەبردن و ئەندامانی کەمپینی بەسە ژن کوشتن ئەو ئامارەی کە پێشکەشمان کرد لە ماوەی 10 ساڵی ڕابردووە کۆکراوەتەوە حتمما ئەم زیادەکە ئەم ساڵ تاوە مانگێکی تربان ماوە لە کۆتایی ساڵە ئێمە ئامارەکانی ئەم ساڵی شەخینە ڕوو ئەمە هەتا ئێستاکە تا ئەم لەحزەیە 502 ژن کوژراون لەگەڵ کچە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە بە پاساوی شەرەف. لە یاداشتێکی ترمان هەیە پێشکەشیەکەین بە سەرۆکایەتی پەرلەمان و ئەندام پەرلەمانەکان کە ئەوان لیژنەیەکی تایبەتیان هەیە داواکەین ئەو یاسایانە هەمووی هەموار بکرێتەوە چکە ئەو یاسایانە ڕێگە خۆشکردن بۆ ئەوەی ئەو تاوانن ئەنجام بدرێن و دیاردەی ژن کوشتن و کچ کوشتن زیاد بکە و توندوتیژی دژ بە ژنان ناو کۆمەلگای مەزیاد بکە. ئەو سزانی کە لە ناو یاسای عێراقدا هەیە کە کوردستانی شکاری پێیەکە ئێمە بە یاسای 406 بە 409 مامەڵە لەگەڵ ئەو کەیسانە ئەکرێکە ئەمە زۆربەی جار کە بێجگەلەوە یاسایەکی ترێ لە ساڵی 2000 کە حکوومەتی عێراق دەری کردووە بە هیچ شێوەیەک سزای ئەو کەسە نادرێکە ژن یان دایک یان کچ یان هەر کەسێک نزیکی خۆی بە پاساوی شەرەف بکوژێت کە ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە. ڕاستە لە هەرێمی کوردستان ئیش بەو یاسایە ناکرێت کە لە ساڵی 2000 دەرچەوە بەڵام یاساکانی تریش پێویستە هەموار بکرێن و چکی زۆربەی کات ئەو تاوانبارانی کە ئەم تاوانانە ئەنجام بدەن لە دوای ماوەیەک لە ڕێی سڵح بێ یاخود لە ڕێی هەر شێوەک لە شێوەکان بێ سزاکانیان ئەو سزانە نییە کە ببنە عبرەت بۆ کەسانی تر. ئێمە داواکارین ئەو یاسانە دووبارە هەموار بکرێتەوە و ئەو دیاردەی ژن کوشتن و کچ کوشتن و دیاردەی توندوتیژی لە هەرێمی کوردستان و عێراقیشە بنبڕ بکرێت. ئەگەر بێت و ئەوان بڕیاریەوە بدەن کە یاساکان هەموار بکرێتەوە ئێمە پارێزەرمان هەیە کۆمەڵێک چالاکەوانمان هەیە لەو بوارەیە ئەتوانین پرۆژە یاسایەک ئامادە بکەین بە هەمانگی لەگەڵ پەرلەمانی کوردستان و لەگەڵ دادوەرە بەڕێزەکان و سەرۆکی دادگا و ئەنجومەنی پارێزگا و هەموو لایەنە پەیوەندیدارەکان کە یاسایەک بێ شایستەی ئەوە بێ کە ژن و کچی تا بپارێزرێ.